هێزێکی دامەزران لە پۆلیسی نهێنی کە دوایی پێیانەوت گۆستابۆ کامە پۆلیس بەتوانە بواە ئەفسەر محتەرف بواە زیرەک بواە لە تحقیقا یعنی ئەبواە سیفاتێکی جیاوازی هەبواە ئەمانەی کۆ کردەوە ئەم جیهازەی پێیاندانە جیهازێکی سری گۆستابۆ ئەمانە زۆر دەسەڵاتدار بوون لە شاری داینسک لە پۆلۆنیا شەڕەکە دامەزرا داینسک یعنی بووە هەرێمێ وڵاتێ هەر کۆمارێ بەڵام لەژێر دەسەڵاتی عوسبەت الئومەم بوو ئەو کاتە کە دامەزرا بوو بە حیمای ئەوان بوو بەڵام لەلایەن گومرک و ئیداریات سەر بە پۆلۆنیا بوو ئەم شوێنەیاندانا چونکە لەسەر دەریای بەڵتیق بوو لەبەر پۆلۆنیا پۆلیسی نهێنی هتلەر نایادیانە ناو داینسک پێش ئەوەی کە یەکی ئەیلوو شەڕەکە دەست پێ بکە کردیانە پرۆستۆلیۆنانە مزاحراتیان کرد دژی هتلەر و ڕسمی هتلەریانە دڕاند و ئەمە ینی بڵین بۆیە بوو کە پێی بڕوا مەهانە بوو کاین ئەلێ وێنانە ئیتر لە یەکی ئەیلول هتلەر هێڕشی بردە سەر هەر بە تانک هێڕشی بردە سەر پۆلۆنیا ینی گۆستابۆ ئیشی خۆی کرد گۆستابۆ ئیشی خۆی کرد لە ناوی بوو گۆستابۆ بڵاو بوو لە هەموو ئەوروپا بڵاو بووبوونەوە گۆستابۆ نێزیکەی ینی بڵین هتلەر کە دای مەزران 45,000 کەس بوون ئەفسەرەکان هەمووشی هەڵبژاردە چونکە دوایەوە گۆستابۆ بەس پۆلیس نەبوو کە کۆرنێک گۆڕا هێرشمان هات استخباراتی لەگەڵیا جووت کرد هەم پۆلیس کە لە تحقیق و لەوانە محتەرفن پرۆفێشناڵن تێگەن لەگەڵ ئەفسەرەکانی استخبارات هەمووشیان هەڵبژاردە بوون ئەوە نەبوو هەر کەسێ بێتن ببێەوە گۆستابۆ نەخێر مەشقێکی زۆر سەریان بینی بوو بژگیرابەیە بە هیچ جۆری ئاعترافی ناکردایە چ جۆرە ئەشکەنجە و تەعزیبە کرد بکردای ئاعترافی ناکرد ئەمانە بڵاو بووبوونەوە ئەم 45,000 2 مەلیۆن جاسووسیان هەبوو سی خوڕیان هەبوو لە ئەوروپا 2 مەلیۆنیان هەبوو ئیترەوە بوو هێڕشەکە کرایە سەر پۆلۆنیا زۆر باشە یەکێک لە استراتیژەکانی شەڕی هیتلەر جەنگی بروسکە بووە ئەمە چییە؟ جەنگی بروسکە حرب البەرق کە پێیانەوت یان حرب الخاطفە ینی بەبێەوەی دوژمن ئاگادار بێ بروسکە تەنسیقێکی زۆر سیر هەبوو لە بینی هێزی ئاسمانی ئەڵمانیا تەمان بۆ ئاگاداریت پێشەوەی باسی بروسکەکە بکەین لە جەنگی جیهانی یەکەمە بڵین ئەڵمانیا بۆی نەبوو فڕۆکە و فڕۆکەوان و ئانە بکاتن ئەمانە هەمووی لە یەکێتی سۆڤێت لە دوای بیستەکانە مەشقیانە بینی هەمویان بوونە فڕۆکەوانی دەرەجە یەک ئەوە نەبوو هەمویان بوونە محتەرف ئەمانەی کە گەڕانەوە و پێش جەنگی جیهانی یەکەم دەربکە ئەمانە شەڕێکی سەریان کرد لە شەڕی ناوخۆی ئیسپانیا ئەلێنانە یارمەتیاندا و ینی بە سەرکەوتنیش ئیتر ئەمە کە وتم تەنسیق لە بینی کەتیبەی دەبابەت مدەڕعات لەگەڵ هێزی ئاسمانیە تەنسیقێکی زۆر سەریان هەبوو هێزی ئاسمانی هەرە قورسەکە کەوتە سەر ئەو ئەکەوتە سەر فڕۆکەوانەکان و فڕۆکەی ئەڵمانیا لە شەڕەکەیە ئەنجا مدەڕعات ئەچووە پێشەوە جگەلەوە ئەساسی بڵین هێرشی بروسک تەشفیر اتصالات کە نەیەتوانی هەموو ئۆروپا لی تێبگا و حەلیکە کە هتلەر جیهازێکیان دروست کرد بوو بۆ اتصالات پێیانەوت ئیگما تەشفیر و نهێنی ئەوە بوو سەرکەوتنی بروسکی بەسەرهێنا بەسەر وڵاتانی ترە تایبەتی پۆلۆنیای لە 6 ڕۆژا گرت باش و نەگەڕانەوەیش لە سڵ نەکردنەوە و نەگەڕانەوە لە هیچ شەڕێ مەسەڵەن بکشێتەوە یان ئەمانە هەمووی جێبەجێ کرد جگەلەوە تۆ ئەبێ بزانی کە بڵین لە هەشتی ئاب هەشتی 1939 جگەلەوەی پێشەوەی شەڕ دەست پێ بکە ستالین و هتلەر معاهدەیەکیان کرد لە بینی خۆیانە کە یەکێتی سۆڤێت پەیوەندی بەم شەڕانەوە نەبێ بە هیچ جۆرێکی و داخڵ نەبێ و لە هەمان کاتە هتلەر ئەڵمانیا هاوکاری و پشتگیری لە کۆمارەکانی یەکێتی سۆڤێت بکاتن ئەمانە ئەو هەر ڕێککەوت بوون کەچی دوای خێناویترین شەڕ ڕوویدا لە بینیانە ئەم معاهدەیان کە کرد بۆ ئاگاداریت لە ناو پۆلۆنیا کە
بەستە بۆ پۆڵۆن و ڕووس ینی یەکێتی سۆڤێتی کۆن رووسیا ئێستا دوژمنی سەرەکی یەکترین چونکە 6 ملیۆن پۆڵۆنی کوژرا لەوەیە. رووس زۆر یارمەتی ئەڵمانیدایە هتلەریدا لە پۆڵۆنیا بە شەرتی هەتاکو تانکەکانی ئەڵمانیا کە لێ ئەدرایان تێکەچوو ئەندازیارەکانی ڕووس بۆیانیان باشە کردەوە لەناو پۆڵۆنیا. سنووری پۆلۆنیایان گرت ئەوانی شتەماحیان لە خاکی بوو داگیریان کرد. باش ئەی دوای ئەوە ڕێڕێوی شەڕەکە بەرەو کێ ڕۆژ دوای پۆڵندا دوای پۆلۆنیا کە هتلەر دەستی کرد بە شەڕ 4000 فڕۆکە هەیوو پێشتم وت فڕۆکەیانی ئەساس بوو لە شەڕەکانی هتلەرە لە هێزی بروسکە. دوایەوە ملی بە هۆڵەندا، بەلجیکا، فەڕەنسا، دەنیمارک، نەرویج لە ماوەی دەمانگا ئەم وڵاتانەی هەمووی گرت. بەڵام نێزیکەی 1490 فڕۆکەی لێکەوتە خوارەوە لەو 4000 فڕۆکەیە تایبەتی لە شەڕی هۆڵەندا و فەڕەنسا و بەلجیکا ینی لە پۆڵۆنیا و ئەوانە و دەنیمارک و نەرویج لە نێوان 200 تا 300 فڕۆکەی ڕۆیی. بەڵام بەرامبەر بە فەڕەنساوانە نانەخێر زیاتر لە 1400 ڕۆیی. زۆر باشە. با بێنە سەر باسی هێزەکانی ئەڵمانیا لەو کاتە باسی هێزی زۆر دەکرێت بەڵام لە ناویاندا بۆ نمونە باسی دوو هێز کە ڕۆڵێکی سەرەکییان هەبووە ئەمەوێ بزانمەمانەیشیان چی بووە فێرماخت SS ئەمانە چیان کرد چیان لە توانادا بوو هیتلەر چی پێکردن؟ فێرماخت خۆی هەر چۆن ئەڵێن هەموو هێزی ئەڵمانیا پێ وترا فێرماخت یعنی القوات المسلحة هەموو هێزە بەهێزی دەریایی بەهێزی دەریایی و زەوی و ئاسمانی پێ وترا فێرماخت. هێزی ئاسمانی پێ وترا لۆفت فافا. ئێستا شەتاکو فڕۆکەی مەدەنی ئەڵمانیا لۆفت هانزا ینی هەر لۆفت فافایان پێوت. هێزێکی زۆر بەقووەت بوو. هێرمان کۆرنیک ئەو فەرماندەی هێزی ئاسمانی ئەڵمانیا بوو تاکو جەنگی جیهانی لە 1945 لە کۆتاییە گۆڕی جەنەرال ڕۆبەرتیان هێنا بەڵام جەنگ کۆتایی پێهات بوو وە لۆفت فافا ئاخر جەنگ کە کردی شەڕێکی سەختی کرد بۆدن بڵات دوایەوە کۆتایی پێهات. هێزی زەوی کەتیبەی دەبابات و بڵین پیادە و ئەوانە پێیانەوت هێر HEER هێر بوو ئەمە هێزی زەویان بوو. لۆفت فافاش هێزی ئاسمانی بوو. گریکس مارینج ئەمانە هێزی دەریا بوون. ئەمە هەمووی پێوترا ناوی فاخۆن بەو ناوە بوو. زۆر باشە. یعنی کۆمەڵێک شەڕ هەیە کە ڕوویان داوە لە مودەی جەنگی دووەمی جیهانیە بە خاڵی وەرچەرخان دادەنرێت لە کۆی جەنگەکە بە نمونە ستالینگراد، نۆرماندی، عەلەمەین. بەڵام پێشەوە باسیەوانە بکەم حەزەکەم باسێکی باربارۆسا بکەین. ئەڵمانیا لەو شەڕەدا تاکوێ کشاد دوای ئەوە دێنە سەر ستالینگراد بە وردی باسی دەکەین. تاوان پێش ئەوە لە بیرم چوو بە جاناوت بڵێم SS کە دامەزرا تایبەتی لە ئەوەڵی حرەسی قاعاد بوو کە مەسئولیان هتلەر لە شوێنێک خیتابیەدا ئەمانە ئیش و کاریان ئەو بوو ئەو شۆنە بەپارێزن. بەڵامی تر بەسەر لە 20ەکانەوە دروستکرا. بەڵام دوایەوە تەتەوری پێکرا هەتاکو بووە 3 جۆر SS. جۆرێکی کە پێیانەوت فافن SS ئەمانە چەکدار بوون تانک و فڕۆکە و ئەوانەیان هەبوو هێزێکی تایبەتی هیتلەر بوو پەیوەندی بە هتلەرەوە بوو. هەر پەیوەندی بە سوپای ئەڵمانیشەوە نەبوو یعنی ئەمانە سەربەخۆ بوون خاز بوون فەرمانیان و زۆر درڕندە بوون. مەشقێکی زۆریان بینی بوو فکرێکی قەومی بڵین بۆ حزبی قەومی اشتراکی هیتلەر بوو خۆیانەدا بە کوشتا بوویان بیر و باوڕێکیان هەبوو. ئەم سێ بەشە پێک هاتبوو وەکو جانەبتم وت فافۆن هێزی شەڕ بوو. هێزێکی تریان هەبوو ئاسایش و استخبارات ئەمانە کە بڵاوە بوونەوە لە ناو وڵاتانی ترە. هێزی سێمی سەرپەرشتی معسکەری دیلەکانیانە کرد و ئەوانە بوون بەرپرسیار بوون لە کوشتنی 6 ملیۆن جوو و سوستاندنیان بە فڕنەکان لەگەڵ کوشتنی دیلەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ڕووس.
پێما بێ خراپترین خاڵیش لەسەریان لەسەرەوە هێزا ئەوە بووە هەر کوشتنی و هەر کوشتنیەوە بوو هەتاکو لە قسەر قۆڵیان تاتوو هەبوو ینی دیار بوو ئەمانە SS بوون ئاین بروسک بڵین بەربەڕۆسە خۆی ئەو هێرشەی کە بڕیاریدا هتلەر بیکاتن معاهدەکەی شکاند لە بڵین لە کۆتایی چلوویەکە بەربەڕۆسە بە ناوی ئەمبراتۆری ئەڵمانی کۆن ینی فرێدریکی یەکەم فرێدریک الأول کە شەڕی سەلیبیەکانی کردبوو وەختی خۆی هەروەکو ئەفسانەیەکش ئەڵمان باوەڕێ کردەوە ئەم زالامە هەڵەسێتەوە سەرکەوتن بۆ ئەڵمانیا دێنێ ینی شتێکی ئەوایان هەبوو لە مێشکیانە لە هەمان کاتە وشەی بەربەڕۆسە کۆنە ینی وشەیەکی ئیتالی و بە ئەسپانیش بەکاری دێنن بەربەڕۆسە بە معنای هیندێ ڕیش سوور هەر کەسە ئەگەر سوورە بێ ڕیشی سوور بێ پێی وترێ بەربەڕۆسا بەو زمانە هەتاکو لە ئەمبراتۆریەتی عوسمانلیە فەرماندەی هێزی دەریایی عوسمانیەکان لە دەریای سپی کە ناوی خەیرەددین بوو سپان و ئەوروپا پێیانەوت بەربەڕۆسا چونکەوی سوورە بوو ڕیشی سوور بوو بە و ناوادێ مهم لە بەربەڕۆسا کە ئامادە بوو هتلەر هێڕش بەرێتە سەر یەکێتی سۆڤێت جەنەڕاڵەکانی ستالین زۆر پێیان وت وتیان هێڕشەکەنە سەرمان بەڵام ستالین نێویست قەناعەت بێنێتن کە من معاهدەم هەیە لەگەڵ هتلەرە